لهر 600 یان 1000 حاڵەتێکی لەدایکبوون منداڵێک لەدایکە بێ کە حاڵەتێکی تایبەتی هەیە کە کۆنیشانەیەکی هەیە ئەویش پێوترێت کۆنیشانەی داون یان داون سیندرۆم ئەم نیشانانەی لەم حاڵەتە هەیە لەوانەی بە ڕێژەیەکی کەم بێ دەڕوا یان بە ڕێژەیەکی زۆر لەم بەرنامەیە جگە لەوەی باس لەلایەنە زانستی و لایەنە پزیشکیەکەی ئەو کەسانەیان ئەو منداڵانە دەکەین کە کۆنیشانەی داونیان هەیە پەیامێکی تری مرۆڤایەتی و کۆمەڵایەتیشی تێدایە لەگەڵ ما بمێنەوە. کاتێک کە منداڵ لەدایک دەبێت پشکنینی سەرەتایی بۆ ئەنجام دەدرێت لە هەندێک ڕۆوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. یەکێکیش لەو حاڵەتانی کە لەوانەیە هەر لە سەرەتاوە هەستی پێ بکرێت و کاریگەریەکەی لەسەر پێکهاتە و شێوەی دەموچاو و چەند بەشێکی دیکەی لەش دیار بێت داون سیندرۆمە کە بە کۆنیشانەی داون ناو دەبرێت. بۆیە پێی دەوترێت کۆنیشانە چونکە ژمارەیەک نیشانەی جیاواز و تایبەتمەندی هەیە کەوا دەکات توشبووانی ئەم کۆنیشانانە بە ئاسانی بناسرێنەوە. جگە لەوەی شێوەی سەر و دەموچاویان دیارە کە توشبووی ئەم حاڵەتەن کەسی داون لەوانەیە لە ماوەی ژیانیدا ڕوبەڕووی کێشەی تەندروستی زیاتر ببنەوە لە چاو کەسانی ئاسایی. ئەمە ژوا دەکات پێویستیان بە چاودێری و گرنگی پێدانی تایبەت ببێت و قوتابخانە و پەیمانگای تایبەتیان هەبێت. ئێرە پەیمانگای ئاواتە. لێرە ئەو منداڵانەی کە کۆنیشانەی داونیان هەیە یان ئەو منداڵانەی کە بیرکۆڵن وانە دەخوێنن کۆمەڵێک ڕاهێنان و وەرزشیان پێدەکرێت تاوەکو بتوانن زیاتر تێکەڵی کۆمەڵگا بن. ئێمە ئاچین لێرە قسە لەگەڵ مامۆستاکان دەکەین و ئەو منداڵە چاوگەشانە دەبینین کە لێرە ڕاهێنانیان پێدەکرێت. مامۆستاکانی ئێرە وەک هاوڕێ و دایک و باوک لەگەڵیاندا. هەندێک جاریش قوتابیەکان ئەگەرچی گەورە بوون و چی دیکە ناتوانن لێرە بخوێنن بەڵام ئێرە بەجێ ناهێڵن و خزمەت بەو شوێنە دەکەنەوە کە ساڵانێک ئەوانی بەخۆگرت. نمونەی ئەوانەش وەلید حوسێنە. سبێنان دێم دەست بەیشی خۆکەم حتا پێشی نوێنەوانش لێرە تەڵبەتان لە چینەوان خۆمان. من دوشتمە یەکیان بەیانیان تەڵبەتان دینم ئیش خۆمەتم نوێڕانانش تەڵبەتان دەبم و مالێ هەر هەمیان پێزانم. زۆر سپاساتە مامۆستایەکان مامۆستا عەبدوڵڵا زۆر باشە معاون تالیبان باشە هەر هەموو مامۆستاکان لە باشە چ عیبیان نییە. لە 2007 ژنەمی ناوە سێ منداڵشمێ کوڕەگاوتەم ناوی محەممەد عومری 10 ساڵە ئەویدیش ناوی ئەحمەد ئەویدیش ناوی ئەسعەدە. ئەحمەدی 29 11 2013 بۆ ئەسعەدیش ئاخر ساڵی 5 مانجی 5 بوو ساڵی 5 2016 سێ منداڵمێ بە هەمووی 7 کەسی نەماڵێ. عەبدولوەهاب جەمیل بەڕێوەبەری ئەم پەیمانگایە دەربارەی وەلید و شێوازی وەرگیرانی قوتابیەکان قسەمان بۆ دەکات. مامۆستاگیان ئەو قوتابیانی کە لێرن ئەو حاڵەتە تەندروستیە تایبەتیان هەیە ئێوە بە چ شێوازێک لێرە وەریان دەگرن مەرجەکانی وەرگیرانیان چیە لێرە؟ ئەو قوتابی ئێمە لێرە وەردەگین ئەمە لە ژەمان هەموو ساڵی دەستپێکی داوامی ئەمە لەژنێکی دروست دەکەین ئەو لەژنە خۆم سەرپەرشتی دەکەم لەگەڵ دوو تیژەری کۆمەڵایەتی دوو مامۆستا تەڵەبەکان هەمویان بە راپۆرتی پزیشکی وەردەگیرین هەر تەڵەبی راپۆرتی پزیشکی دەبێتن ئەمە کتابێکی دەکەین بۆ خەستەخانەکان راپۆرتێکی پزیشکی بۆ مەدەینن ئەمە بەپێی ئەو مەرجە قوتابێکی وای دەگەین لە راپۆرتی پزیشکی دەبێت بۆ مە تەحدید بکەین دەرەجە ئەو خەکەش چەندە شانە بالضبط دقیق بیتن بەڵام ئەمە لێرە پشتنگی لژنەمان هەیە ئەو لژنە متابعی دەکەن ڕۆژانە فایلێکی بۆ قوتابەکان دەگەینەوە دیراسی حالی قوتابی دەکەین بە دقیقی دیراسی حالی دەکەین هەم لەگەڵ قوتابێکی هەم سەردانی خێزانەکان
سەدانی خێزانەکانی قوتابیەکانی دەکەین دەزانین حالەتی قوتابی چوونە بەو شێوە وەردەگرین. ئەم قوتابیانی کە لێرن ینی بارودۆخێکی تایبەتیان هەیە لە کاتێکە کە ئەمانە پێشترێ کێشێکی تەندروستیان هەیە لە ڕووی دروستبوونی لەشیانەوە کاتێک کە لێرە نەخۆشت ئەبن یان کێشەیەکیانە بێت ئێوە چۆن مامەڵیان لەگەڵ دەکەن پزیشکتان هەیە لێرە یان شوێنێکی تایبەت هەیە بۆیان ڕەوانە بکەن؟ ئێمە لێرە هیچ بنکێکی تەندروستی نییە لەناو پەیمانگەکە. ئێمە سنتەری هێلینە هەیە نزیکی ئێمەیە ئێمە تەنسیقمان لەگەڵ سنتەری هێلین هەیە هەر حاڵەتێکی کتوپەر هەبیتن ئەمە یەکسەر تەلەفۆنی بوو دایک و بابەکان دەکەین و بە سیاری خۆمە نەقلی سنتەری هێلینا دەکەین بۆ چارەسەر خێزان ئاگادارەکەنەوە خێزان ئاگادار دەکەین. بەڵێ زیاتر تووشی چییە بن ینی قوتابیەکان لێرە چ مشکلێکی تەندروستیان دەبێت؟ قوتابیەکان ئێمە زۆربەیان ئەو حالەتی توش دەبن تووشی سەرع دەبن خۆی دەبن هەندێک جار لە خۆی دەچن لەبەر ئەوە ئێرە منداڵەکان ئێمە کەم ئەندامن خەوان پێداویستی تایبەتن دەبیتن ئەوانی تەعامل لەگەڵ بکەن دەبێت دکتوری مختص بیتن بۆیە ئێرە ئەمە هیچ سنتەرێکی تەندروستی نییە لەبەرەوە دەبێت دکتوری مختص لێرە هەبیت مادام دکتوری مختص نەما بیتن ئەو کاتە ئەمە مەجبورین تەنسیقمان لەگەڵ سنتەری هێلینەمان هەیە سنتەری هێلینە بۆ کەم ئەندامانە نزیکی ئێمەیە لە ڕووی جغرافیای زۆر نزیکی ئێمەیە ئەمە تەنسیقێکی باشمان هەیە ئەمە قوتابیەکان ئێکسە نەقلی ئەوێ دەکەین بۆ هەر حالەتێکی بەڵام دایک و بابەکانیش ئاگادار دەکەن دایک و بابەکانیش خۆی دەهێن لەگەڵ ئێمە ئەوانیش دەگەن لەگەڵ ئێوە. ئەم قوتابیانە کە لێرن چیان فێر دەکەن چۆن پەروەردەیانەکەن دەتانەوێت پێیان بڵێن چی بکەن ئایا ئێوە لە توانەتانە هەیە ئەو کەسانی کە کۆنیشانەی داونی هەیە بۆ نمونە ئەتوانێت سپێنێ ببێ بە کەسێک کە لە ناو کۆمەڵگایە ئیشێک بکە هاوکاری خێزانەکەی بکە بە تایبەتی ئەوانی کە ڕێژەی کۆنیشانەکەیان زۆر نییە. ئەو قوتابیەکانی داوان هەیە لەکن ئێمە طبعاً 180 قوتابیمان هەیە هەم داوانن هەم بیرکۆڵن داوانەکان طبیعی ئەوانە مەلامەحەکان دیارن چون داوەنن بەسەن کەلای سەری کچکەیە کەپۆی سەری پانە ڕەنگی دەم و چاوەکان هەندێک بەرزە چاوی هەندێک بەرزە عەزەڵەتەکان خاون یعنی بەهێز نینە دەستەکان پان و کورتن لاشێکی ئیسفەنجیان هەیە ئەوانە ئەمە دوو ئیشمان لێرە هەیە دوو ئیشی سەرەکی یەک تەربیە دوام چون وەرزشیش پێ دەکەین چون ڕاهێنانی پێ دەکەین لەبەر ئەوە عەزەڵاتی لاوازن چون وەرزشی پێ دەکەین ئەمە هەم هۆڵی وەرزشی هەیە هەم مامۆستامان هەیە مامۆستای مختصمان هەیە وانەی پێ دەڵێن بەڵام ئەوانی داوێن هەم ئەوانی بیرکۆلیش یعنی تەوەقع ناکرێ مەسەن بتوانن متواسی خلاص بکەن یان بتوانن مەسەن کولیەی تەواو بکەن بەڵام ئەوانی خەفیف دەتوانن ئامادە بکەن بچنەوە کۆمەلگا بتوانن خۆ بەخێو بکەن ئەمە نمونەی زیندیمان هەیە لەوێ ئەمە خزمەتگوزاری ئێمە زۆربەیان ئەوانن ئەوانی قوتابی لێرە ئەمە تا ئیمانکەنە و هەیە خێزانی ئینایە و منداڵی هەیە و ژیانی خۆ ژیانێکی ئەتیادی بەڕێوە دەبن. بۆ ڕێگەگرتنیان لە قەڵاوبوون خاستان ئەوانی کە داونیان هەیە ماسوولکەیان بێهێزە وتت وەرزش دەکەن ئەو وەرزشەوەیان لێ دەکات کە ڕێگری بێ لەوەی کە چکە خۆ دەزانی یەک لە کێشەکانی ئەم کەسانە کە داونیان هەیە لەبەر ماسوولکەیان بێهێزە کێشی لەشیان زیاد دەکات دەبێت ئەوە بزانین هەموو داوانەکان زۆربەیان قەڵەو دەبن لەبەر ئەوە زۆر خواردنی دەخۆن هیچ ئازێک بوو نییە بڵێت ئەمە تێر بووم هەر دەخۆن و مەشاکلی تەنەفسیش هەیە مەشاکلی دڵیش هەیە لەگەڵ ماسوولکەکان زعیفن زۆر قەڵەو دەبن ئەوانە گوتن بێجگە لە تەربیە و بێجگە لە تعلیم ئەمە وەرزشیش پێ دەکەین یعنی ڕاهێنانی پێ دەکەین ڕاهێنان زۆر گرنگە بۆ ئەو قوتابیەکان لەبەر ئەوە دەزانێت هەندی ئەو قەڵەو ببن کێشی تەندروستی زیاتر بۆ دروست دەبیتن بۆیە ڕاهێنان زۆر گرنگە بە قوتابیەکان بۆیە ئێمە لێرە قاعەکی ڕاهێنانمان هەیە مامۆستای ڕاهێنانمان هەیە هەموو ڕۆژێ دەرسێکی ڕاهێنانان ئەوانە هەیە لە ڕووی فێرکردنیان هاندانیان بۆ قسەکردن هیچ کەسێکی تایبەتمەندتان هەیە بۆ ڕاهێنانی قسەکردن یان پشت بە شوێنەکانی تر دەبەستن ئەمە بەس پشت ئەو هەدە پشت بەخۆی دەبەستن ئەمە مامۆستای تدریب على النطق هەیە اختصاصا مامۆستای تدریب على النطق فێر دەکەین منداڵەکان لێرە زیاتر فێری قسە دەبن لە ماڵدا لەبەر ئەوە ئێرە کۆمەڵک قوتابی وەکی خۆی لێیە زیاتر قسەی دەکەن منعەزل نینە زیاتر تێکەلی دەکەن و داوانەکان ئەوەش لەبیر نەچیتن داوانەکان زۆر کۆمەڵاتینە زۆر حەز برادەرەتی دەکەن زۆر تێکەڵ دەبن زۆر یعنی لەگەڵ ئێمە علاقەتیان باشە
و سیقەی زۆر بە ئێمە هەیە زۆر قسەی بە ئێمە دەکەن ئەو قوتابی هاتی ئێرە زۆر فەرقێکە لە ئەوەی ماڵ حتا لە ڕۆی قسەکردن و لە ڕۆی نۆتەوە لەناو کۆمەڵگاشدا خۆشەویستن یعنی کەسانێکن دائیمەن ئەگەر لە شوێنێک بن جوێ بۆ ئەو شوێنە دروستەکەن ئەوانە داوانەکان هەموو زۆر حەس گۆرانی دەکەن زۆر حەس موسیقی دەکەن زۆر حەس با بڵێن شتی کەیفی خوشی دەکەن و زۆر کۆمەڵاتینە زۆر حەز برادەرەتی دەکەن یعنی ئەگە ئێک دەستی بەسەر دابینیتن وڵات دەزانیت هەموو دنیای ئەوە و زۆر حەس شتی ئەلکترۆنیش دەکەن تلەڤیزیۆن و بەرنامەی ئەفلام و با بڵێن ئەشیای ئەلکترۆنی ئایپات و زۆر حەس شتی ئەوهاش دەکەن ئەوانە جگە لە فێرکردنی نووسین و خوێندنەوە ژوورێکی تایبەت لەم پەیمانگایە هەیە بۆ ئەنجامدانی کاری دەستی مامۆستا لاجان و هاوڕێکانی دەیانەوێت بەدەم دروستکردنی ئەو شتانی حەزیان لێیە قوتابیەکان کاتێکی خۆش بەسەر بن ڕۆژانە سعاتێک ئەو هەر سعات و نیوە دەرسێک دێنە کنەمە دادەنیشین مەسەلەن گوڵا زەنجانێ ئەو شتانە دایاندەینە دەستی هەم لە بۆ مێشتیان هەم لە بۆ دەستیان بجولێتن هەندێکیان زۆر فێر بووینە زۆر باش فێر بووینە هەندێک هەر لێرە نماینە دەنا زۆر جوان شتیان دروست دەکرد معرەزمان دەکەینەوە هەموو ساڵەیەکی شەش معرەزیان پێ دەکەینەوە بۆ تەڵەبانە کاری خۆیان هەیە دێن دادەنیشنەوە سعاتێک سعات و نیوە ئەشیان پێ دروست دەکەین پاشان دەڕوونەوە تەڵەبەمان هەبووە زۆر باش بە کە شتی دروستیش کردیە بەس کا لێرە هیچ یعنی لیان ناکردنەوە هەم غێر ساڵانە معرەزیان پێ دروست دەکەن بفرۆشن پارەکەش لە بۆوان بی لە بۆ تەڵەبەکان بی بەس لێرە زۆر شتیان دروست کردی و هیچ شیان نەکردی یعنی لە بۆی تەڵەبەمان هەیە شتی زۆر جوانی دروست کردنە بۆ نمانە ئەوە ئەو تارەی دروست کردی ئەو تەڵەبەیە کە هیناشمادامان ناو تەڵەبە دروستی کردیە شتی زۆر جوان دروست دەکاتن زۆر جار تەڵەبەکان هەیە دەبەنەوە ماری دروست دەکەن دێنەوە ئێرە لە بۆمان هەرچەندە ئەگەر بە پێی ستانداردی جیهانی بێت دەبێت ئەم پەیمانگایە پێشکەوتوتر بێت بەڵام لە چاو بارودۆخەکە و قەیرانی دارایی ئیشێکی گەورە لێرە دەکرێت قوتابیانی ئێرە هەمیشە پێویستیان بە هاوکاری هەیە بە تایبەتی لە ڕووی تەندروستی جەستەیی و دەرونی و تەنانەت کۆمەڵایەتیشەوە عەبدولباست عەبدولسەمەد ساڵانێکی زۆرە وەکو توێژەری کۆمەڵایەتی کار دەکات ئەو بەردەوام چاودێری تەندروستی قوتابیەکانی دەکات کاری من ئەوەیە لە هاتنی قوتابیەکان لە بدایەتی قوتابیەکان کە لە پاسەکەدا دەبەسن یەکسەر داخلی ناو پەیمانگا دەکەن کە دەست لە ناو پۆڵەکان ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی سەردانی هەموو پۆڵەکان دەکەن یەکە دڵنیا دەبین لە هاتنی قوتابیەکان و دڵنیا دەبین لە باری تەندروستی قوتابیەکان ئایا ئەو قوتابیانەی کە ئەو ڕۆهاتینە نەخۆشیان تیاییان نا ئەوە یەک دوو کاری من دەدوای تەواوبوونی ئەوە دڵنیا دەبن لەو قوتابیانە سەیریان دەکەم بزانم چ قوتابیەکمان هەیە گۆشەگیرە چکە زۆر قوتابی هەیە لە ماڵەوە کە دێتە قوتابخانە زۆر بە بێتاقەتی دەیبینم دوونێ وەسعی گەلە باش بوو باشە بۆ ئەمڕۆ وەسعی گۆشەگیر بووە لە خۆی دەکەوی لە لایکی دادەنیسی مامۆستا لێی دەپرسێ احتیمالە مامۆستا ئاگدارم دەکاتەوە دەڵێ مامۆستا بەڕێز توێژەری کۆمەڵایەتی قوتابیەکمان هەیە گۆشەگیرە منیش بانجی دەکەم دەهی مەژوورەکە خۆم دادەنیشم قسەی لەگەڵ دەکەم لۆوەی لێی تێبگەم بزانم ئەو منداڵە کێشەی چییە تاوەکو بتوانم وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی توێژەرێکی دەرونی چارەسەری کێشەی ئەو قوتابیەکەینکەوە لە پەیمانگایە قوتابیمان هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە بە حەقەت لە ماڵەوە ئازاریاندایە یعنی زۆر هەیە لە ماڵە بێزاری دەکەن بێتاقەت دەکەن من ناڵێم ئەو قوتابیانە فەقیرن بەڵام ئەو قوتابیانە کە بەندامن عەقلیان لە دەستدایە کەواتەوە ئەمە پێویستە بە گوێرەی عەقلی ئەوەم قوتابیانە بتوانین چارەسەری کێشەی کۆمەڵایەتی ئەو قوتابیانە بکەن ئایا کێشەکەی لە پەیمانگایە ئایا کێشەکەی لە ماڵەوەیە ئەگەر هاتوو کێشەکەی لە پەیمانگا بوو لەگەڵ مامۆستا بوو لە عینی کات لەگەڵ مامۆستایەکەش قسەی دەکەین لەگەڵ قوتابیەکەش قسەی دەکەین هەردوو ڕابۆچوون وەردەگرین بەراوردیان دەکەین لەگەڵ یەکتری دوای بەراوردکردنەکە نەتیجەکمان لۆ دەردەچی دوای نەتیجەکە قسە لەگەڵ مامۆستاکە دەکەین قسە لەگەڵ قوتابیەکەی دەکەین ئەگەر هاتوو کێشەکە هەبوو زار و باریش هەیە کێشەکە لە ماڵەوەیە لەگەڵ کەس و کاری دایک و باوکی قوتابیەکەی بەحەقەت چونکە زۆر داک و بابی قوتابی هەیە لە منداڵەکەی خۆی بێزارە بەحەقەت بەڵام نابی بە هیچ شێوەیەکی ئەو نوع تەعاملەی دایک و باوکەکان بکرێ
لەگەڵ قوتابی. بەشێک لە توێژەرانی بواری کۆنیشانەی داون دەڵێن لە پاش هەڵسەنگاندن بۆ ڕاددەی زیرەکی و توانستی فێربوونی منداڵانی داون و شیاندنەوەی ئەوانەی کە توانای فێربوونیان نزیکە لە منداڵی ئاسایی دەکرێت منداڵی داون تێکەڵ بە منداڵانی ئاسایی بکرێن و پێکەوە قۆناغەکانی خوێندن تەواو بکەن. لە شاری هەولێر و لە یەکێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان ئەم کارە دەکرێت. بەڕێوەبەری قوتابخانەکە باز لەم ئەزموونە دەکات. قوتابی ئاسایی بۆی هەیە لە هەر قوتابخانەیەک بیەوێت بخوێنێت، بەڵام منداڵێک کێشەی فێربوونی هەبێت وەک حاڵەتی داون سیندرەم پێویستی بە یارمەتی هەیە بۆ خوێندن. بۆیە ئێمە لە قوتابخانەکەمان کارمان لەسەرەوە کردووە ئەو منداڵانە وەربگرین و پلە بە پلە تێکەڵی قوتابیەکانی تریان بکەین. ئەمەش لە ڕێگای شێوازی تایبەت دەبێت و پۆلی تایبەت ئامادەکراون. کاتێک حاڵەتەکەی زۆر توند بوو تاوەکو لەلایەن پسپۆری تایبەت ڕێگای پێنەدرێت بۆ تێکەڵبوون لەگەڵ قوتابیەکان تێکەڵ ناکرێن. ئەوەی ئاشکرایە منداڵی داون لە باشترینی قوتابیەکان و زۆر دڵسۆزن لە جێبەجێکردنی ئەرک و ڕێخستنی کارەکانیان ئەگەر بە باشی پەروەردە بکرێن. لە هەموو جیهان ڕێژەی داون زۆرە، بەڵام لە وڵاتان لەگەڵ کۆمەلگا تێکەڵ دەبن و زۆر بە باشی لەدا مەزراوە حکومی و خواردنگەکان و نەخۆشخانەکان کار دەکەن، یان لە بابەتی وێنە کێشان و هەر ئارەزوویەکی تر کە هەیەیان بێت یارمەتی دەدرێن تاوەکو وەکو کەسی ئاسایی و سوودبەخش مامەڵەیان لەگەڵ بکرێت. بەڵام بەداخەوە لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خێزانەکان منداڵەکانیان کە حاڵەتی داونیان هەیە دەیان شارنەوە و وەگەوەی هەر نەبن. منداڵی داون هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ منداڵی تر، تەنیا یەک کرۆمۆسۆمیان زیادە. ڕاستە شێوەیان تۆزێک جیاوازە، بەڵام دەتوانرێت زۆر بە باشی فێری خوێندن و بیستن و قسەکردن بن بە یارمەتی کەسی پسپۆر. هەندێک لە منداڵانی داون بەهرەی تایبەتیان هەیە کە ئەگەر بدۆزرێتەوە گرنگی پێ بدرێت کەسانی زۆر زیرێکیان لێ دەردەچێت. مامۆستا ژوان دەربارەی بەهرەی ئەو منداڵە داونانەی لێرە دەخوێنن قسەمان بۆ دەکات. هەر قوتابیەک کە سەرەتا دێتە قوتابخانەی کەنەدی تەقریری طبی پێیتی ئێمەش بەرنامجمان هەیە تەقیمی ئەقلی ئەو منداڵانە دەکرێتن بەپێی تەقیمی ئەو مناڵە ئەقلی ئەو مناڵەیە چەندە لەو ژوورێ دادرێتن. هەیە مناڵ تەقبولی ئەو شعبێنەکەیان هەڵسەنگان ماوە هەڵسەنگان بۆ قوتابیەکە دەکرێتن کە لە دوای ئەوەی زانیمە مناڵەکە بەرەو پێش چوو ئەکرێت بۆ ژوورێکی بەرەو پێشتر بدرێتن لیڤێکی بەرزتر ببرێتن. ئەو مناڵانەی کە داونیان هەیە نەخۆشی داونیان هەیە زیاتر ئەو مناڵانە حەزیان لە سیباحەیە و ئەزیا ئەو یان مێنە کێشانە ئێمە لەگەڵ بنەماڵەکەی هەوڵ دەدەین ئەو مهنەیە بەرەو پێشەوە ببین. زیاتر مناڵی داون حەزی لە تێکەڵبوونە لەگەڵ مجتەمەعە ئەو تێکەڵیان دەکەی لەگەڵ مناڵی ئاسایی لە قوتابخانەی کەنەدی. مناڵ هەیە ڕەنگە پێویستی بە تعدیل سلوک هەبێتن، قساییمان هەیە قسای ئوردنیمان هەیە تعدیل سلوکی بۆ دەکرێتن دوای تێکەڵ دەکرێت لەگەڵ تەڵەبەی ئاسایی. مناڵ دەبێت نسبەی زەکای لە نێوان 55 هەتا 75 بێ مناڵی داون. ئەو نسبێ ئێمە وەردەگرین کە قابلی وەرگرتنی هەیە قابلی ئەوەی بەرەو پێش بچێتن. ئیدی ئەو مناڵانە قابلیان هەیە کە بەرەو پێش بچێتن. ڕەحمە یەکێک لەو قوتابیانەیە لەگەڵ مامۆستا نەوژین موزیک فێر دەبێت. یەکێک لە قوتابیە خۆشەویستەکانم ڕەحمەخان کە نەخۆشی داوانی هەیە کە زۆربەی قوتابیەکان بەهرەی زۆر تایبەتیان هەیە هەریەکە و لە بوارەکی ڕەحمەخانی یەکەکە لە قوتابیەکان کە بەهرەی زۆری هەیە لە بواری میوزیک و گۆرانی. ئێمەش بەو جۆرەیەوە کە هەریەکە و لە بابەتی خۆی کە بەهرەی هەیە ئەمە زیاتر ئیتیمامی پێ دەدەین زیاتر بەرەو پێشی دەبین. Very good.
کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەن کە دەبێتە هۆی دروستبوونی منداڵ بە کۆنیشانەی داونەوە کە ئەگەر زانیاریمان دەربارەیان هەبێت لەوانەیە بتوانین هیچ نەبێت ڕێژەی ئەم جۆرە حاڵەتانە کەم بکەینەوە. دکتۆر ئالان پزیشکی پسپۆڕی منداڵی بلووری و سکپڕیە هۆکارەکانی داون سیندرۆم باس دەکات. ئەو حاڵەتە کەس نازانی لە بۆ چ ڕووەدا بەخۆی حاڵەتێکە کە لە جین ڕووەدا لە ڕقم با بڵێن 21 کۆپیەکی زیادەمانە بێ لە زیاتی وا بڵێن ئینسانێک 46 کرۆمۆسۆمی هەبیتن ئەوان 47یان دەبی یەک کرۆمۆسۆم زیادیانە بێ وەکو ئەو زیادەیە وی لێ دەکا منداڵەکە هەندێک تەغییراتی لێ دروست بێ لەو تەغییراتانش تەمان لە دڵ دەبێ لە مێشکە بێ لە دەموچاوە بێ لە خینیە بێ لە زۆر شتی تریش دەبێتن تەڵان دەبینێتەوە کە حاڵەتەکەی چەند قورسە هەیە با بڵێن داونە زۆر کەمە حاڵەتەکەی زۆر بەکەم دیارە هەیەشە زۆر قورسە ئەو حاڵەتە تەڵان تەماشایان کردووە بەس ئەوانەی کە مەسەلەن داکەکە ئافرەتەکە عمری لە 45 ساڵ یان لە 35 ساڵ زیاتر بی تەماشایان کردو ئەو حاڵەتە زیاترە بێ لەو با بڵێن لەو خێزانە ئەویش بە حکمی عمر بەڵام هۆیەکی تریان نەدۆزیتەوە بۆچی ئەو شتە دروست دەبێ هەیە هەندێک ئەڵێ ئەگەر با بڵێن لە عائیلە هەبێ دووسەیەک هەبێ احتیمالە زیاتر بێ لەو خێزانە با بڵێن کەسێک لە عائیلەکەیان برایەکەی هەیەبێ مامەکەی هەیەبیان خاڵەکەی هەیەبیان پلکەکانی هەیەبێ طبعا لەوانیش هەندێک زیاترە بێ هۆیەکەی چیە هەتاکو ئێستا کەس نازانیتن حاڵەتی داون تەشخیص دەکرێت بەخۆی لە کاتێکە کە ڕوودایە ناتوانین پێشوەخت ئەو شتە مەناکەین بە هیچ نەوەیەک ئیلا بە نەوەیەکە دەتوانین ئەگە منداڵی بلووریمان کرد لە کاتی منداڵ با بڵێن جەنینەکە بگەڕێنینەوە لەکە منداڵی بلووری هەمومان نەزانین هێلکە وەرەگرین تۆ وەرەگرین لە پیا و ژن کۆیەکەینەوە ئەدەبتە منداڵ با بڵێن جەنین ئەو جەنینە کە دەگەڕێنینەوە پێش ئەوەی بگەڕێنینەوە پشکنیەکی جینی لێ دەکەین ئەوە پێشانمان دەدا ئایا ئەو منداڵێک کە دەگەڕێنەوە ناو ڕەحمی دایکی ئەو حاڵەتی هەیە یاننا ئەگە هەیبی نایگەڕێنەوە ئەگەریش نەیبی دەیگەڕێنەوە بەڵام پێشوەخت لە شتێکی تەبیعی با بڵێن حملێکی تەبیعی ئەو شتە ناتوانین ئەوە بکەین ینی لێ نەگەڕێن ببیتن کە ئەو شتش ڕوویدا ئەمە توانین پێشوەخت کە بزانین ئەو منداڵە ئایا ئەو داونەی هەیە یاننا ئەویش چەند فەحسێک هەیە کە فەحسی خینی و لەگە سۆنەر کە دەکرێت لە 12 تا 14 هەفتە پێمانەڵێت ئایا ئەو ژنە کە حملی هەیە حملەکەی سەدا چەند ئایا بۆ هەیە منداڵەکەی ببدە داون بەڵام 100% جوابەکمان ناداتەوە ئەو پشکنیانش ئەوەیە چەند فەحسێکی خین هەیە لە عینی کاتیش بە سۆنەر تەماشای ملی منداڵەکەی دەکەین لە پشتەوە ئەگە زانیمان لۆچەکانی پشت ملی ئەستور بوو لە 2 ملیم زیاتر بێ ئەو وەختی بۆمان هەیە بڵێن ئەو منداڵە احتیمالە ئەو حاڵەتەی هەیە کە داونە طبعا ئەگە لە بۆ تەکید بوونیش ئێمە لە هەولێر ئێستا من زۆر جار دەیکەم ئەو لە مناڵەکەی وەرەگرین ئەو ئاوە دەنێرین بۆ فەحسی جینی ئەو فەحسی جینیە 199 پێمانەڵێ ئایا ئەو منداڵە ئەو حاڵەتەی هەیە یان نیتی ئەگە نەیبوو ئەوە 199 ئەو حاڵەتەی نییە ئەگەریش گوتمان هەیتی معنای ئەوە هەیتی طبعا پاش وەختیش دەبی هەندێک ئیجراعات هەیە دەبی لە بۆی بکەین
کە لە ئەوروپا بووین ئەمە مەسەلەن ئەو نەخۆشانەی کە مەتەلەن داونیان هەبوو ئەوانیان لا دەبن. خێزان و کۆمەلگا دەبێت ئەوە بزانن کە ئەم منداڵانە مەنگۆلی نین، ئەمانە کۆنیشانەی داونیان هەیە. خەڵکی مەنگۆلیا و ڕێکخراوی تەندروستی جیهانیش داوا دەکەن وشەی مەنگۆلی کە بریندارکەر و بێزارکەرە لە فەرهەنگی وەسفکردنی ئەم کەسانە بسڕێتەوە. جگە لەوەش دەبێت هەرچی پێویستە لە ڕووی زانستیەوە فراهەم بکرێت تا کۆمەلگایەکی تەندروست و ساقڵەممان هەبێت. هەر شاد بن.